ئەمڕۆ لەگەڵ دکتۆر مەریوان بابانیم کە پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵانە لە وڵاتی بەرتانیا ئەزمونێکی زۆری هەیە هاتوتەوە سەردانی نەخۆشخانەی کردو و ئەمانەوێت لە ئەزمموی بەڕێزیەوە بزانین کە ئایا سیستمی تەندروستی ئێمە و بەتایبەت خزمەتی نەخۆشخانەکان تا چەندێک لە ئاستی پێویستایە ئەمە لەلایەک لە لایشتریشەوە بە ئەزممونەی کە بەڕێزیان هەیەە چی ئەتوانن پێمانی بڵێن بۆی باشتر و جوانتر خزمەتی نەخۆش بکەین. دکتۆر بەخێر بێت ئەگەر خۆتمان پێ بناسیێنیت سپاس دەکەین وەرتر مەبەستم. سپاس بۆ ئەم فرسەتە. من دکتۆر مەریوان کەریم بابانیم لە وڵاتی بەریتانیا تقریباً بۆ ماوەی 23 ساڵە ئیشەکەم بۆ پسپۆڕی مناڵانم لە ئیدنبەرە ئیشەکەم لە سکۆتلند. باشە بەخێر بێتەوە. ڤیددیۆکی بەڕستم بینی باسی باشی خزمەتەکانی نەخۆشخانەی مناڵانەکەی لە سلێمانی بەنمونە و بە گشتیش باسی سیستمی تەندروستیت کردووە. ئەمە تەنها مجاملەیەکە کە حەزت کردووە بیکە یاخود بەجددی کە هاتوویتە ئێرە و شوێنەکانت بینیوە نەخۆشخانەکانت بینیوە لە ئاستی پێویستایە. زۆر گەڕامەتەوە لەوە پێش ئاگادارم لە نزیکەوە دکتۆر پشدەر و دکتۆر پشدەر کاتی خۆی هاو بۆ لامان لەوێ بەڕاستی لەگەڵ چەند برادەرێکە ئاگیان لە وەزعی سیستمی بەریتانیا و سیستمی ئێرە بەڕاستی یعنی دوو سیستمی زۆر جیاوازن بەس ئەو هەنگاوە پۆزیتیڤانی کە بینیم ئەمجارە بەڕاستی دڵخۆشکەرە. یعنی ئەگەر سێری بیناکان بکەیت دیزاینەکانیان جوان کراوە هەمی ئۆپن وۆرلدە لەوێژە وایە ینی قاعەکە گەورەیە و نزیکی نەخۆشی تایە نەخۆشەکان لێرە زیاترن بەپێی پۆپولیشنەکە بەپێی خەڵکەکە بەڕاستی ئەو زەختە نییە لەوێ ینی ئەمانە هەمووی شتی زۆر چاکە بەڕاستی یاجیزەی زۆر چاک هەیە. باشە لە ڕووی ئەو باسی دیوی دەرەوەت کرد لە دیوی ناوەی نەخۆشخانەکان لە دی ناوە بەڕاستی زۆر جیاوازی ینی تۆ ناتوانین مقارنەی سیستمی سەحی بەریتانیای ئەوروپا جنرال بکەی لەگەڵ جیاوازەکە زۆرە. ئەمەتی هەبووە لێرە ئەو دوو سیستمی پرایڤەت و ینی بڵێن عیاداتی خارجی لەگەڵ سەحەیە ئەو بەرێکەوتنە هەیە ئەو بەڵەنس دروست نەبووە ینی ئەبێ ئیلا تۆ سیستمێکی وە باشدانی کە مناسبێ بۆ خەڵکەکە و تۆ ناتوانانی پرایڤێت لابێ لە وڵاتی مستحیلە. ئەبێ سیستمی دروستکەی ئەو دوانە پێکەوە قسە بکەن پێکەوە خزمەتی خەڵک بکەن ئەو ئەبێت یاسای بۆ دانی ینی زۆری ماوە بەڕاستی بەس شتیش پۆزیتیڤ پۆزیتیڤە تۆ بێ و هەنگاوانەی لە بیدا بینی کە شوێنی بەڕاستی ئینفێکشن وایس ینی باسی پاک و تەمیزی بکەی زۆر باسی ئەم سیزنە کاتی سکسول و درۆشانەوەی بەڕاستی جاران هاتی لێرە کە خۆم مقیم بوو هەر بۆنێ کوشتی بەڕاستی ینی هەر لەوانەیە ئینهەڵیشنی ڤایرۆسەکە و کردایە ینی ئێستا باشترە ئێستا پاک و تەمیزترە ئێستا خەڵکەکە تۆزێ باشترن بەس هەرماوە بەڕاستی زۆر ماوە ینی ئەگەر بێ ئەمە بەپارێزی و دەودە پێشکەوی بەڕاستی ینی بەڕای من لۆدێکی زۆریان لەسەرە بەس لە چاو خۆیانە باشە. دکتۆر بە گلەیەکی خەڵک بگەێنین ئەوانی کە لەوێ دانیشن زۆر جار کەێنەوە کوردستان باسی ئەومان بۆکەن بەتایبەت دایکان و باوکان ئەڵێن ئێمە کە گرفتێکی مناڵەکەمان ئەبێ تەلەفۆنەکەین هەرەڵێن ئاو بخواتەوە و دەرمانی دژەتا و ئازاری بنێ کە ئەچینە ئەوێ هەر هیچمان بۆ نانووسن کە باسی گەشە وردەکاری هەندێ مناڵەکەین ئەوە هەرەڵێن نۆرمەڵە و هیچی ناوێت بە فعلی ئەوە سیستمە ڕاستەکەیە یاخود لەوێش گرفت و کەم و کوڕی هەیە بە جۆرە لە جۆرەکان کاتۆ لە هەموو سیستمێکا کەم و کوڕی هەیە تۆ لەگەڵ نەخۆشە معامەلاکەی لەگەڵ خەڵکە معامەلاکەی لە مناڵانی شارەکەت دایک و باوک مناڵاکەی دایک و باوک شەو نەنووسێ بێت تااقەتە مناڵەکەی با بڕای لەوێ زیاتر ئەبێ بچی وڵای GP یا out of our GP دوای ساعت 5 هەر GP دانیشتووە بێت تۆ تەلەفۆنی بۆ بکەی ئەو بە پێی ئەو نەخۆشیە ئەڵێ وەرە بۆ فلان شوێن ئەگەر ئیمەرجەنسی بە ئەینێرێ بۆ تەواری ئەگەر پێویستی بە پیدیاتریشن بەیانی پسپۆر ئەینێرێ لەبەرەوە زۆربەی ئەو نەخۆشانە مناڵەکە ئەگری و تایەکی بەسیتی هەیە و شتی بەسیتە بەس خەڵکی ئێمە فێری کەلتوری پرایڤێت بوون ینی حەزەکە مناڵەکەی هەموو شتێکی بۆ بنووسێت لا زیاتر وەرگێ لەوێ کە پێویستەکە ناینووسن بەس لەگەڵەوە هەنە GP خبرەی نییە بەڕاستی ینی تەلەفۆن بۆ ئێمەکەن ئێمەش پێڵێن ئەو نەسیحەتی بەریا لەگەڵ دایک باوکە ئەفساتی زۆر باشە سیستمەکە وایە تۆ ناتوانانی سیستمەکە بگۆڕی ناتوانانی کەس پێشخە یا کەس دواخێ بەراورد بە و 23 ساڵی بەڕێزت لە درەوەی ئەکرات چی ترمان بکردایە بۆی سیستمەکە باشکەین زۆر شتەیە و کوتم بەڵەنسە لە بینی سەحە و عیادات ینی پرایڤێت بەڕاستی ئەو بەڵەنسە نییە هیچ لەبەر کەس و بارج خۆی شەکە هیچ یاسایانی هەر
هەردوو لا ڕێخا ساحەکە تا حدێ باشترە بەس هیچ یاساییە پرایڤەت ڕێخا چۆن نەخۆش ببینی چۆن فاز بنووسی باشە زیادکردنی داوامی دکتۆر بەڕاستی دکتۆر ئێرە کەم داوامەکە ینی لەگەڵ ڕێزمە من خۆم نەوە چم پێنج تەنها یەک جۆر داوامیش تەنها یەک جۆر داوامیشەکەم عیادەت هەبێت و حەو کەسین خەسخانەیەکی ینی بڵێمە وحدەیەکی ئێرە ئەبێن بەڕێوە کە بەشی نیوەی شاری سلێمانیەکە ئێمە حەو کەسیشین خەفاردەکە وایە و بەشی شەکاو داوامەکەت هەموو ڕۆژێکە لەوێ دابەکە هەموو ڕۆژێک من هەفتەی 4 ڕۆژی شەکەم هەفتەی لەوێ 5 ڕۆژە هەفتەی 4 ڕۆژی شەکەم 3 ڕۆژیش ئۆفیس 3 ڕۆژ بەڵێ ویکێندۆفم بەس هەموو ویکێندۆفمی زۆر باشە لەوێ لە شارێکی گەورەیە بن منەگەر شارێکی وەکو سلێمانی گەر ئەم شارە لە بەرتانیا بووە چەند نەخۆشخانەی مناڵانی هەبوو بەڕاستی ئەمە بۆ بە تیچین هۆسپیتال ینی ئەمە وەکو خەسخانەی دایک بەڵێ خەسخانە پسکۆلەکانیش بەلای کەم و 4 یا 5 خەسخانەی کە دەوێت وحدی پیدیاتریک ینی تۆ ئەم چرا نزیکی زیاتر لە ملیۆنە خەڵک لە سلێمانی ژیوانی زیاتر بە هەموو دەوروبەریەوە باوانەی دەوروبەری ژیان لەوانەی دەشت بووێ بەڕاستی کەواتە هەستەکەی توانای نەخۆشخانەکە توانین نەخۆشخانەکە زەختێکی زۆر زۆری لەسەر ئێوە هیچ فلتەرتان نییە لێرە ینی نەخۆش مباشر لە ماڵەوەیە بۆ ئێرە مباشر لە عیادەوەیە بۆ ئێرە شتیوان نیە لەیش ئەوەش هەست ناکەی گرفت بۆ دروستکە بن مناڵێک زۆر هیلاکە لەوانەیە لەو بینە بەڵێ ئەوەیەکە لە مشکلە گەورەکانە زۆربەی نەخۆشی باشیت ئەوانە زۆربیان چاکەبنەوە و ڕۆژە دوو ڕۆژە خۆیان چاگرەوە بەس ئەو نەخۆشە خەتەرانی کە پێویستە زوو ببرێن لەوانەیە ئەوانە مسکرێن لەوانەیە نەبێنرێن دکتۆر ئەو سیستمی کە بەڕێزت کاریتیاکەی لەوێش هەر بەگشتی نەخۆش پارە نایەت لە نەخۆشخانەکانە ئەوانە لێرەش تقریبن هەمان بابەتە بەڵام ئەو فەرقە زۆرە چییە کە لەو نێوەندەیە دروست بووە کە لەوێ آخر خدمات زۆری فەرقە ینی بەڕاستی لەوێ کە نەخۆشێت هەموو شتێکی بۆکرێت ئەمان نەخۆش کەوتێن تۆ بەپی دوایەوە لەوێ سیستم نییە دکتۆری خراپ نییە سیستم هەیە سیستمی باش یعنی تۆ شتێ نەزانی زۆر سەری خۆت ئاگادارەکەی هەر تیمەکەی خۆت برادەکەی خۆت ڕاوێژەکەی لەگەڵ یا ئەگەر نەخۆشە نەزانی چییە تەشخیصەکەی چییە یەکسەر تەلەفۆنەکەی بۆ نێتوەرک لەوێ هەموو شتێ بۆ بە نێتوەرک ینی تیموەرک هەیە ئەمە لەسەر ئەساسی خزمەتی خەڵک و باشکردنی تەندروستی خەڵکدانراوە نەخۆش لەوێ خەڵک بەعام وریاترە معلوماتیان زیاترە سەقافەی سەحیان زۆرە لەبەرەوە حەزەکەن سپێشاڵت ببینن ینی ساهموو بوو بە سپێشەڵست ینی کەس دکتۆری عام کەم بۆ تۆ بەڕاستی باشە تۆ پێت خۆشە وەکۆم سیستمەی ئێرە کەسێک لە ڕۆژێکا بتوانێت 3-4 عیادە بکە یاخود وەکو ئەوێ لە ماوەی 4 مانگە بتوانێت پزیشک ببینێت دەکەوێتە سەر نەخۆشەکە سیستمەکە بەڕاستی ینی تۆ نەخۆشیەت شتێکی بەسیتی هەیە پێویستە ئەوانە کۆڵکەیسم خۆزانی ئەتوانی سیێمای کرد بەس لە حکومەت دەداخلەدا حکومەت تارگێتی ئێڵێ بێت تۆ لە 2 مانگە نەخۆش ببینی ئەگەر لەو 2 مانگە تێپەڕی ئێماڵی ناتوانین تاوان ڕێکۆردەکەمان لێ وەرەگرن ئەو کاتە کلینیکی زیاو بۆ داهانی ئەڵە وەرە پارەی زیاد ئێمێ تۆ شەمە یا یەکشەمە کە فرید وەرە نەخۆشت بۆ ببینە بۆ ئەوەی ئەو تارگێتیان هەیە لەوێ بەڕاستی ینی مۆزۆکە حکومەت زۆر تەداخلەکە و چونکە سەحە شتێکی زۆر زۆر مهمە لە سیاسەتی وڵاتە لێ دکتۆر باسی دەوامی پزیشکانت کرد لە وڵاتی بەرتانیا بەراورد بە ئێرە ئەوشمان پێ بڵێ بەڕێزت بەرمونە کە دەوامەکەی لەوێ لە ڕۆژێکە بانی تا ساعت چەند عادەتەن 9 بۆ 5 8 ساعتە چەند نەخۆش پێویستە ببینرێت و لە چەند زیاتر بۆ نێبیبینیت من ئەگەر کلینیکم هەبێ ئەگەر هەموو ڕۆژێک کلینیکم هەبێ 12 نەخۆشم هەیە واتە کاتژمێر بۆ هەر نەخۆشێک تقریبا 25 دقیقە بۆ نەخۆشی تازە 10 دقیقە بۆ 15 دقیقە بۆ نەخۆشی کەوەی لەوە پێشبینیمە نەخۆشی خۆش تازە مەبەستە دەبێت زانیاری تازەی یەکەم جارە هاتووە یەکەم جارە بینی ئەبێ هەموو فاسێکی بکەی بەڵێ بەس ئێستا تەلەفۆنیش هەیە تەلەفۆن کۆنسەڵتیشن کە لەسایە ئەمان چۆنە ئەمە تۆ لیستێک پێ دەڵێن سکرتێرەکە و پێ دەڵێ ئەم نەخۆشانە ئەتێ بیبینی فیس تو فیس یا بە تەلەفۆن ینی مناڵێ ینی شەوان میزران ئاگریا مشکلی پێویست ناکەم من ڕۆژ فەحسیکەم بە تەلەفۆن تام قسەکەم مناڵێ قبوزەتی هەیە پێویست ناکەم ڕۆژ فەحسیکەم ئەزانم چۆنە ینی بە تەلەفۆن لەگەڵ دایکی قسەکەم هەم بۆ دایکێک باوکەکە باشە هەم بۆ من باشە ینی من لە ئۆفیسەکەی خۆمەتوانم لە ماڵەوە ئێستا سیستمانە هەیە من لە ماڵەوە ئیشەکەی بۆ دوای کۆڤید زۆر شت گۆڕا لە ئەوروپاش بەڕاستی بەس نەخۆش هەنێ نەخۆشێت تۆ ناتوانانی نەیبینی ینی نەخۆشی نیورۆلۆجیەت پێویستە فەحسیکەی نەخۆشە سەرعیە پێویستە بیبینی بەڕاستی ینی هەنێ نەخۆشە بەس ئەوە ژێکێکە لە شتە باشەکان جارە 20 نەخۆشی زیاد بینم لەبەری تەلەفۆنە ئاسانە کەواتە بە تەلەفۆنیش هەم کارەکەیت و هەم بە فیس تو فیس باش دوا قسەت بۆ ئێمە چییە؟
چۆن ئەم سیستمە چاکەینەوە وڵی لە دەسەڵاتی دکتۆرە بەتەنها لە دەسەڵاتی وەزارەتە یا حکوومەتە دائما هەموو شوێنی هەموو بەشدارین لە سیستەمە بەڕاستی تۆ حکوومەتە هەیە خەڵکی هەیە دکتۆریشی هەیە دکتۆر کوڕیم گەلان خەڵکن من و تۆ بووین بە دکتۆر داکو باوکمان لەوانەیە بەهادی دکتۆریان نەکردبێ ئەنی تێبگە ئێمە بەشێکین لەو مجتەمەعە یعنی ئێمەش خۆشی مجتەمەکەمانەوێ بەس لێرە بەڕاستی بۆ بە تا حەدێ بۆ بە بازار ینی تۆ نەخۆشیش بۆ بە سرعەیەک ینی خۆی بەداخەوە ئەمە لەشتانە بەس وایە حەقیقەتەکەی وایە بەڕاستی پارە هەمووشی کردو خەڵکی شۆپی نەکە ینی خەڵک سیقی تەواوی بە دکتۆر نییە لەبەرەوە لەم دکتۆرە بێتاقەت بۆ شێوە دکتۆریشکە لەوێت نیەشتی وانی تۆ دکتۆرکە ئەگەر سەکەن ئۆپینیەن هەیە بەڵێ ئەڵێ من ڕای و دکتۆرم بەدڵ نێتوام دکتۆریشکە بینم زۆر احتیاجیە زۆر کەس داوایەکە لەوێت تۆ بە عینێری وای دکتۆریشکە هەر برادری خۆتە دەڵان ینی بەس لێرە بەڕاستی زۆر جیاوازە و زۆر شت چییە بێ بکرێ بەڕاستی سا تۆ مەموو جیاز دەستوی بێتەکانتان تازەیە پۆینتی ئۆکسسیژین هەیە پۆینتی سەکشن هەیە ئەمەرجەنسەکە باش بووە ئاوت پێشنەکەتان زۆر دیزایانێکی جوانە حەزتان تەواوە سەقفەکە تەواوە بە سیستمەکە ماوە یانی سیستمەکە ماوە بەڵێ لەگەڵ خەڵک ئەبێ خەڵکی ژوورە بگۆڕی خەڵکی یارمەتی دەر خەڵک ئێستا بەڕای من ئەگەر من یەکەم ستێپ بیکەم لێرە تۆزە پارێکی کەم لە خەڵکە سەنم بۆی خەسخانەکەی پێ ئیدامە بکەم جیازەکانی پێ ئیدام کاتە لەگەڵەوەی ئەو سیستمە فریە نەمێنە و پارە لە خەڵک لێرە پارێکی ڕەمزی بەڕاستی بەڕای من چونکە تۆ ناتوانانی پرایڤێت لابەی یاری خارجی ناتوانێت لەبەی خەڵکیژە چێت و لەبەرەوەی خەڵک پارەی هەیە خەڵک بە ئارەزوی خۆیە چی هەڵێ بژێرێ ئەو خەدەمەی خۆیەوێ تو ئەو گۆڕینی ئەوە بەڕاستی ساڵیەوێ ینی 10 ساڵ 20 ساڵی کە بێت تۆ بێ دەست پێ بکەی نظامی تەمین دانی تەمینی سەحی سا لە بەریتانیا ئێمە هەمووی فریە ئەمە NHSمانەیە پرایڤێت هەیە بەس پرایڤێت زیاتر بۆ کارێت تۆ نەخۆشێک تێ ئەتەوێت 3 مانگ نەوەستی 2 هەفتە بۆستی باش پارەی زیایی بۆی بناوەکە ببیندێ بە ئەمە کۆتا پرسیار بێ تۆ کە بەو سیستمە ڕاهاتووی تەحملی واکەی بەڕێزت بیتەوە لەم سیستمای زۆر زەحمەتە بەڕاستی ینی زۆر زەحمەتە ینی لە ناخۆ عەزیەت ینی ئەو منەڵە جوان نابینی ناتوانانی هەموو شتێکی بۆ بکەی دوایەوە تۆ بە تەنیایشی بۆ ناکرێت لە خەسان تۆ لابی باشە هەبێ ئەبێ مایکرۆبایۆ لەوێ هەموو سپێشاڵەتیە ئەبێ مایکرۆبایۆلۆجی هەبێ ڤایرۆلۆجیستە بێ ئەبێ ئەنی ئەمانە هەموو یارمەتی دەرەبن تۆ ئەگەر فەحسەکە و مەزبوط نەبێ ئەکسرێکە و ریپۆرتێکی باشیش بی هیچت پێ ناکرێت باشەکە تۆ ناتوانانی تەشخیص ینی تۆ مێشکی بەبێ پشکنینی باش ینی کلینیشن بەڵێ لێرە کە ئێمە فێر بووین زۆر خبرەمانە بوو بۆی تەشخیصکەین بەبێ ئەوەی بگەرێنەوە بۆ بڵێن بۆ لاب بۆ پشکنی ئێستا شتەکە گۆڕاوە بەس ئەمانە چ حەدێ من هەنە فەحسم بینیوە بەڕاستی زۆر جیاوازی بۆ لاما کاتیشا کراوە ینی مەسەڵەن ئەوانە ئەمەی پۆیتنە بەسەکە تۆ چاکێکی سیستمەکە یەکێ لە مووی مەشتەمیمەکان بەشەکانی کەشە خۆ تۆ هەر دکتۆر نییە و ئەنی هەر ژوورەکە نییە بەڕاستی تاقیگەیە و پاکۆتەمیسی و ئیدارە کوالەتی دەرمان کوالەتی دەرمان یەکێ لە مشکل گەورەکان لێرە ینی دەرمانە نوە هەواشکاڵ هەیە خەڵک گەڕێ ینی بەڕاستی خەڵک گیرۆدەیە خەسخانە و دەرمانێکی تیان نییە یعنی تۆ چۆن نتوانانی علاجکەی لەوێ شتیوان نییە لەوێ بەڵێ دەرمان نەمێنەیە بۆ دێنن ینی مەخسەن لەوێ هەموو وحدەیە فارمەستی خۆی هەیە سەیدانەیەکیت لەگەڵمانە توورەکە ینی بەیانیان یەک غەڵەت بکەین ئینسان غەڵەتەکە یەکسەر پێ دەڵێ ڕاستی کەەوە نایە لە غەڵەتەکان بێ کاتە بە گروپ ئیشەکەن بەڵێ بە گروپی شەکەین تۆ بەتەنیا نەماوە لە هیچ شوێنی لەوێ بەتەنیا لەبەرەوە کە قەرار بیت و خۆ دەرمان لەوێ خەڵکی ئێرە شەکوای هەیە بە شەکوا بۆ خۆی و بۆ خزم دەرەبرێ لەوێ شەکواکەن شکات لە تۆکەن پێڵێن شکات دێمە یا کۆمپلینی لەکەن ئەوە هەموو دوکتۆری لێ تووشێ بێ بەڕاستی ئەمانە خەڵک یەکسەر بۆ دەرەکەوێت خەڵک چ داواکاریەکی هەیە و لەسەر ئەساسیوانە بێ خەدەمات تاقدیم زۆر باشە دکتۆر مەریوان سپاس بۆ بەڕێزت بە ئومێدیەوەی سەفەرێکی خۆشت کردێ بۆ کوردستان و بە ئومێدی گەڕانەوە بە سەلامەتی ئینشاڵڵا ئەم جارە لە سیستمێکی باشتری شایکتە ببینەوە ئومێدەوارین ئێوەش هەموو لایەکتان ساخ و سەلامەت بن لای ئێمە خواتان لەگەڵ